بە ئامانجی چاکسازی لە بواری دەرمان و ڕێگریکردن لە هێنانی دەرمانی بە قاچاغ لەسەر پێشنیازی وزارەتی تەندروستی حکومەت یاریێمی کوردستان چەند بڕیارێکی گرنگی دەرکرد. بۆ ئەوەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشدا وەزیری تەندروستی ڕایگەیان جگە لە دەرکردنی ئەو بڕیارانە لە ئێستادا بە هاوکاری ئەنجومەنی وەزیران سەرقاڵی دانانی دامەزراوەی دەرمانی نەهەرێمی کوردستان کە 51 لە سەتا حکومەت بەڕێوە دەبات و 49کەی دیکەی لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە دەچێت. بۆی دامەزراوەیەکی دەرمانی نیشتیمانی دروست بکەین کە دەرمان لە سەدا 50 ئەو دامەزراوەیە هی حکومەتی هەرێمی کوردستان دەبێ و لە سەدا 49 هی کەرتی تایبەت دەبێ و ئەو دامەزراوەیە لێپرسراو دەبێت لە کڕین و بەرهەمهێنان و دابەشکردنی دەرمان لە هەرێمی کوردستاندا. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان حکومەت پشتگیری تەواو لە وەزارەتی تەندروستی دەکات بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە کە ئاماژ لێی ڕێخستنی کاری دەرمان و دەرمان خانەکانە. ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان کابینە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگیری سەرۆکی ئەنجومەن وەزیران و هەموو کابینە پاپشتی ئەو بەرنامەیە ئەوەی کە تا ئێستا بەداخەوە لەوانەیە قانونێکی نەبێ بۆ ئەوەی کە مافەکانی بپارێزرێن نەخۆشە. سکرتێری ئەنجومەنی وەزیران لەو کۆنگرە ڕۆژنامەوانێدا ناوەڕۆکی ئەو بڕیارانەی بۆ دەستگاکانی ڕاگەیاندن ئاشکرا کرد و ڕوونی کردەوە. جگە لەو بڕیارانە لە هەرێمی کوردستان چەندین قانون پێویستی بە دەرکردن و هەموارکردنەوە هەیە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ ئەوەی ئەو کەرتە بە تەواوەتی بکەوێتە سەرپێی خۆی و مافی نەخۆشیش لە هەرێمی کوردستان پارێزراو بێت. لەم 5 بڕیارە ئەگەر سەیری بکەن ئێمە موەسساتەکانی وڵات دەستگاکانی بە دوواداچوون و لێپرسینەوەمان بەرپرسیار کردووە چیتر سەرۆکایەتی داواکاری گشتی لیژنەکانی قایم قامیەت و هەروەها هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئیتر ئەو بەهانەیان نییە کە بڵێن ئێمە دەستکراوە نین و دەستمان گیراوە لەوەی کە بتوانین ئیجراعات بکەین. بۆیە ئەوەی کە جێی دڵخۆشیە لەم 5 بڕیارە هیچ لیژنەیەکی تایبەتمەند دروست نەکراوە بەڵکو کارەکە دراوەتە دەستی دامەزراوەکانی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان. لە کۆتایە کۆنگرە ڕۆژنامەوانێدا وەزیری تەندروستی ڕایگەیان بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە بە زووترین کات لەگەڵ سەرجەملانە پەیوەنددارەکان و سندیکاکانی پزیشکی و دەرمانسازی و لایەنی ئەمنی و یاسایی و دەسەڵاتی دادوەری کۆ دەبینەوە بۆ ئەوەی بڕیارەکان وکو خۆی کە هاتووە جێبەجێ بکرێت و کۆتایی بە کێشەی دەرمان لە هەرێمی کوردستان بهێنرێت. سیروان حوسێن، کوردسات نیوز، هەولێر.